ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ڕۆژووی هەموو لایەک خۆڵ بێت، دەزانم ئێستا تێرنانتان خواردو و پاڵتانیاوەتەوە. منەم شەو لەگەڵ پسپۆرێکی خۆراک کە شارەزایەکی باشی لە بواری خواردن و زەعیفکردنی مرۆڤدایە گفتوگۆ دەکەم لەسەرەوەی کە لەم مانگی ڕەمەزانەیە ئێمە دەبێت چی بخۆین و چی نەخۆین. چونکە لە مانگی ڕەمەزانە کاتێک مرۆڤ برسی دەبێت کە بەربانی کردەوە حەز دەکات هەموو شتێ بخوا، بەڵام خۆ بە کەیفی تۆ نییە. پزیشکان ڕێنمایی دەکەن دەبێت لەسەر خۆ و بیزانی چی دەخۆی بۆ ئەوەی جەستەت تووشی کێشە نەبێت. منەم شەو لەگەڵ بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراک گفتوگۆ دەکەم لەو بارە کە میوانی زوومە. دکتۆر جان زۆر بەخێبێ، سپاسی باشش بوو، یەخوا باش بی. ئێمە ئەمڕۆ دوو ڕۆژی مانگی ڕەمەزانمان تێپەڕان، ینی لای جەنابیشت معلومە کە هەمیشە مسڵمانان کاتێ بە ڕۆژووە بن ئیتی کە بەربانگ دەکرێتەوە بەرچای مرۆڤ وایە، ئیتە حەزەکات سفرەکەی هەموو شتێکی تێدا بێت و لە بەرچاوی بێ و بیخوات. بەڵام ئێوەی پزیشکان هەمیشە ڕێنمایی دەکەن کە نابێت ئەوەی کە حەزت لێیە بیخۆیت. یعنی ئەمە ئەم شەو جەنابەت زانیاری بە هاونیشتیمانیان بی کە ئێمە دەبێت چی بخۆین، چۆن بیخۆین. پێشەچی پیرۆزایی مانگی ڕەمەزانی پیرۆزەکەم لە بینەرانی خۆشەویست لە جەنابەت لە کەناڵی زووم. کاک سامان خەڵکی وا نەزانێ ئێمە کە بە ڕۆژووە بین حکمەتەکە تەنها ئەوەی ئێمە هەست بە برسێتی بکەین، هەست بە فەقیر بکەین. نەخێر، لە ناحیە تەندروستیەوە سوودەکانی ئەوەندە زۆرن. یەکەم کێشی مرۆڤ هەر ئەوەیە بزانێ چی بخوا و چی نەخوا بە شێوەیەکی باش ئەتوانێت دابەزێنێ. دوو ئەوانەی زەختیان هەیە بەحسێکی زۆر گرنگ لە لەندەن کراوە، ناوی لۆرەنس. لۆ یعنی لەندەن، ڕەنس ڕەمەزان ستەدی، لەندەن ڕەمەزان ستەدی. هاتوون 85 کەسیان هێناوە. پێش ڕەمەزان زەختیان گردوون، لە کاتی ڕەمەزانە هەفتەی جارێ زەختیان گردوون، ئەنجا دوای تەواوبوونی مانگی ڕەمەزان بەبێ ئەوەی بەرنامەی کتابەتیان هەبێ هەر ئەو نیە ڕۆژۆکەی 16 سەعات زەخت دوو ژمارەی سەرەوە خوارەوە، ژمارەکەی سەرەوە 10 خاڵ هات بۆ خوارێ، با بڵێن بۆ نمون لە 140 بوو بۆ 130 و خوارەوە 5 خاڵاتە خوار لەنەوەتەوە بۆ 85. کەواتە بۆ کێشە بۆ زەختە بۆ شەکرەیە. ئێستا سنتەری کتابەت هەیە لە ئەمریکا، ئەوانی شەکری جۆری دووهەمیان هەیە کە لە 100% چاکە بنەوە، چکە هۆکارەکەی لایفستایلێکی هەڵەیە، جینات نییە، جۆری یەکەم جیناتە. یەن ئاخەنە سەر ڕۆژووی زانستی، ئەنجا کاربۆهیدراتێکی زۆریان لێکەمەکەنەوە لە ماوەی بەپێ ئەوەی ئەمە 5 ساڵە شەکرێتی 10 ساڵە 20 ساڵە هەیە، بە 6 مانگ شەکرەکەی چاک بۆتەوە، هەیە بە 2 ساڵ شەکرەکەی چاک بۆتەوە، زەخت چاکە بێتەوە، شەکرە چاکە بێتەوە. ئێمە کە بە ڕۆژووە بین لەش ئێمە وزەی هەیە خەزنی کردووە بە شێوەی شەکر بە شێوەی چۆری. دوای هەفتەیەک لە ڕەمەزانە ئێمە وردە مەخزوونی شەکرەکە تەواو بوو. ئەگەر بزانین چی بخۆین لەوێت خوا پرسیارێ بکەم، ینی لێرە زۆر جات دەگوترێ ئەی باشە بۆ ئەوە دەگوترێ، ینی ئەوانەی کە نەخۆشی زەختیانەیە شەکریانێ نابێ بە ڕۆژوو هەر ینی پرسیارە بۆ ینی لەناو وەڵامەکەی قسەکانی خۆتا وەڵامی وشم بیتەوە کەچێسا بە پێچوانیان جەنابەڵێ زۆر کاریگەری باشی زۆریش کاک سامانیانی. من باسی بەحسێکەکەم کە لە لەندەن کراوە بەس چۆنە تۆ بێ لە ژێر چاودێری دکتۆرابی، تۆ ئایا تەمەنە 6 ساڵە و 20 ساڵە زەختت هەیە، جیاوازە لەوەی تەمەنە 40 ساڵە و 3 مانگە تووشی زەخت بووی، ئەبێ بزانی چۆرەکانت چۆنە، کێشە چۆنە، زەختەکەت چەند حەبی بۆ خۆی حەبەکە ڕۆژی جاریەکە دوانە. ئەبێ دوو دکتۆر دەست بخەنە دەستیەکەوە، دکتۆر ئەوەی حەبەکانی بۆ نووسێ و ئەو دکتۆرەی کە بەرنامەی خوارنی بۆ دانێ گەرانتی دەدەمێ حتا ئەوانەی کە 6 ساڵن تەمەنیان 70 ساڵن و 20 ساڵە زەختیان هەبێ، هەر ئەوەنێ ئەبوایە پێشەوەی ڕەمەزان دەست پێ بکە بە هەفتەی 10 ڕۆژ وردە چۆن ئەم لەشە ئامادە ئەەکەی بۆ ڕۆژوو، چۆن ئەبێ فێری مەلەبی اینجا فڕێدەێنە ئاوکە. جا ئەوە زەرورە، هیوادارم بۆ ڕەمەزانی داهاتوو ئەو کەسانی زەخت و شەکریان هەیە چون بۆ لای دکتۆری خۆراک، چون لا دکتۆرەکەی خۆیان بڵێن دکتۆر منمێ بە ڕۆژوو بم، باش چی بکەم؟ ئەویشیت نایەت لە پڕ هینیکە بە ڕۆژوو بێ 16 ساعت، لەوانەیە بێت ژەمی بانیان لە باتیوی ساعت 8 بیخوا 2 ساعتە خیرێکە بخێت ساعتدا بۆ ماوەی هەفتەیەک. دوای ئەوە
ژەمی بەیانانی بۆ لابم یان ژەمی بەیانیان خەمە سەعات 12 فێری دووژەم یەکەم ئەم لە شەفێری دووژەمەکەم هەتا ئەگاتە ئەوەی من لە پاشیەوە سەعات 4ەوە تا 6 ئێوارە کە تقریبا 16 ساعاتەکە 8 ساعاتەکە ئەوسا ئەو لە شەڕایەت ئێمە ئەبێ هەوڵدەین ئەو کەسانی کە نەخۆشن ئەوانی چەوری جگەریان هەیە ئەوانی کۆلسترۆڵیان بەرزە کاک بشارەت لە ئەمریکا خستخانەیەکی زۆر گەورەی زەبەلا حەیە من کە لە ڤێن نابووم پێش 25 ساڵ پرۆفسۆرەکەمان چوو بۆ خستخانەیە تەمرینی کرد هات بوو بە سەرۆکی بەشی ئێمە بۆ نەشتەرگێری خستخانەکە زۆر بەناوبانگە ناوی میمۆریال سلۆن کەتەرینگ و دوو خستخانەی هەیە یەکیان لە نیو جەرزی یەکیان لە نیویۆرک ئیشوکاریان تەنها شێرپەنجەیە لەوێ ئەو نەخۆشە بە بەحث پیشانیان داوە ئەو نەخۆشی تووشی شێرپەنجە بووە هەیە کە زۆ خراپ گەشتۆتە دەرەجە 4 بڵاو بۆتەوە لە لەشیا خستویانتە سەر ڕۆژووی زانستی کە لەگەڵ ڕۆژی ڕەمەزانە هیچ فەرقی نیە هەرەوەنێ ئاوە چایە قاوای ئەیخۆنەوە هیچی تر لەگەڵ لۆکارپ لە ماوەی 4 هەفتەیە کە ئەشعاکیان گرتو ئەو گرێ گەورەی کە لە مەمچی نەخۆشەکە بوو نەمابوو یعنی ڕۆژوو پرسیارەکە ئەوەیە بۆچی ڕۆژوو سوودی هەیە بۆ نەخۆشی شێرپەنجە لای ئێمە لەوانەیە زۆر کەس ئەڵێ من شێرپەنجەمە من نابێ بە ڕۆژوو بم نەخێر خانەی شێرپەنجە ساڵی 1930 دکتۆرێکی ئەڵمان ئۆتۆوالبەرگ جایزە نۆبێلی وەرگرت چونکە وتی خانەی شێرپەنجە دێت ئەو مۆلیدەی وزە دروستەکە لە ناوخانەکان لە پرۆتین و لە چەوریەوە دای ئەخا پێویستی پێی نییە ئەچێت تەنها دەرگا ئەکاتەوە بۆ شەکر کە شەکر با بڵین پوشە زوو گڕەگرێ بەڵام پرۆتین و چەوری وەکو داربڕوو وایە زۆر درەنگ ڕەگرێ خانەی شێرپەنجە هەیە بە پەلە گەشە بکە وەکو وایە من ئیمارەیە دروستەکەم باڵەخانێک 20 قاتە من ڕۆژی تراکتۆری بلۆکی بۆ بکەم بە 10 ساڵ تاوا نابێ ئەبێ 20 لۆری بۆ بنێرم 20 گەڵابە خانی شێرپەنجە واکە پێویستی بە شەکرە تەنها بە شەکرەژی باش ئێمە کە بە ڕۆژوە بین هیچ ناخۆین لەشی مرۆڤ گوێ ناداتێ شەکر نییە پرۆتینی هەیە لە 20 پرۆتین ئێمە هەژدەی لەشی ئەمە خوای گەورەوە دروستکەوتوین بگۆڕین بۆ شەکر و بەکاری بین لە ناوخانەکانە چەوریش هەروەها لەبەرەوە خانەی شێرپەنجە برسیە بێ لە ناوەچێ ئەنجا بینە سەر ئەوەی مناعەت یعنی ئێمە زۆر کەس من پرسیارێک لە جەنابەت و لە بینەرانی خۆشەویستەکەن کامیان لەم بینەرانە کە تووشی پەتا بووە ئینفلەوەنزا بووە تای هەبووە بڵین نیشتیهای زیادی کردووە هەر هەمومان شتیامان کەمەکە باشە بەڕای جەنابەت بۆچی خوای گەورە لەشی ئێمە ئەو دووشی کردو ئەو پرۆگرامی کردو بۆچی پرۆگرامی کردوین کە نەخۆشەکەین شتیهامان کەم بێتەوە هیچ نەخۆین پێمە کە نەخۆشەکەین یان ڤایرۆسە یان بەکتریا ڤایرۆس بەکتریا بە شەکرەژی من نان خۆم برنجە خۆم وایە داعش جومی کردو و سەرپوی بۆ بنێرم قەلی بۆ بنێرم بەڵام ئەگەر هیچ نەخۆم من بە ڕۆژوم لەشی من چەوری لەش مەسووتێنێ لەو چەوریانە سێ مادە دروستەکە بێتە هایدرۆکسی بیوترێت ئەسیتۆ ئەسیتی ئەسیتۆن ئەمانەش وەکو پێشمەرگەی کۆماندۆوان وەکو دژی ترۆوان چون ڤایرۆس لە ناوە بن چون بەکتریا لە ناوە بن و دژی ئیلتیحاباتن بەڵێ لەبەرەوە من ساڵی 2020 تووشی کۆرۆنا بووم حرارەتم گرت 38 یەکێ تایە بە 38 بێ ئەچن پەرستۆڵیە دەنیا من بەعکسەوە بەم حرارەکەەوە چوومە ژێر دووشەکە و دووشێکی گەرم بەرزم کردو بۆ 38 نیو من کە تام بەرزە بێتەوە مەناعەتی لەشم بەرزە بێتەوە ئەی بۆیە ساونا سوودی هەیە یعنی ئێمە هەندێک شت لەناو خەڵکا ڕۆشتووە هەڵەتیا بەس بە دەرنەچین لە هینی خۆمان بابەتی خۆمان بەڵام بۆ خوای گەورە وای لێکردوین کە نەخۆشەکەین بکەوینە حاڵەتی ڕۆژووە هیچ نەخۆین بە مەناعەتمان بەرزە بێتەوە لە هانۆڤەر ساڵی 2023 بەحسێکی زۆر جوانیان کرد لە مانگی ڕەمەزانی پیرۆزە 25 گەنجیان هێنا فەحسی خوێنیان کردن ئەو پرۆتینانەی کە ئیلتیهابات لە ناوە ئەو پرۆتینانەی کە ئەچێ خانەی زۆمبی هێستا لەوانەیە بینەران بەلایەنەوە سیر بێ وشەی زۆمبی شتێک هەیە کاکسەمان خانەی لەشی مرۆڤ خی گەورەوە دروستی کردوەکو پێشمەرگەیەک ئەبینێ لوقمێکە ئەچێ خۆی فڕایە سەر لوغمەکە خۆی شەهیدەکە بۆی هەموو کەرتەکە هاوڕێکانی نەجاتیان بێ ئەم لە شەش وایە یەک خانە ئەچێ ئەگەر ئەزانێ بەرەو شێرپەنجە ئەگۆڕێ بەرەو مردن ئەڕوا پیرە بێ پلاکێک هەیە دەستی پیانێ بۆی خۆی لە ناوچێ بۆی ئەم لەشە بە تەندروستی بمێنێ هەندێ خانە کە ئەگاتە ئەو حەدا دەست بە پلاکەکانی پلاکەکە ئیش ناکە لەبەرەوەم خانەیە نە ئیشەکە نەمردووە و خانەی زۆمبی ئەنج ئاچێ خانەی تریش تووشەکە ئەمە یەکێکە لە نەزەریاتی ئەوەی ئێمە کە پیرە بین و تووشی شێرپەنجابین
دەرکەوت لەو بەحسەی ئەڵمانیا لە هانۆڤەر ئەڵێ سەریان لەو پرۆتینێک هەیە پێڵێن ATG5 5 تایبەت ئەچێ خانەی زۆمبی لەناوە بە ئەنجا عملیەتێکی تر هەیە ئێمە کە بە ڕۆژوە بین لەشی مرۆڤ زیرەکە دێت ریسایکلینگەکە یەت کام خانەی پیرە یەت وەکو سیارەی کۆنسکرا فڕێدا بەڵام با کاربرێتەکەی هەڵگرم باشتەکەی هەڵگرم ئەهێنێ خانە گەنجەکان بە گەنجی هێڵێتەوە ئەمە دکتۆری یابانی ساڵی 2012 جایزەی نۆبێلی وەرگرت لەسەر عملی ئۆتۆفازی خۆ خواردن لەشی ئێمە خۆیە خوا بەڵام ئەچێ چیەکە خانە پیرەکان خانە شێرپەنجەکان لە ناوە لەشی من ڤایرۆسی تیاابێ ئەچێ لە ناوی بە پرۆتینەکەی بەکارێنێ بۆ تەندروستی ئەم زۆر باشە دکتۆر ینی زۆر زانستیانە باس کرد با ئێمە تۆزە بین ینی باسی هەنێ بابەت کەین کە دایک و باوکە مێساج گوێی لێبێ لێمان تێبکە ڕاستی ئەمە قسە بۆ خەڵکەکەین من باسی ئەوم کرد لەسەر سفرەی ڕۆژوانێک ینی بۆ بەربانگەکە چی بخوات بۆ پاشێو ئەبێت چی تر بخوات بۆی ئەمی کە جەنابەت باسیەکەی لە ناو جەستەمانە ڕوو بدات یعنی ئێمە بین دنیای شت بخۆین پاشێو هەمان شتی تێکەینەوە جەستە فریای ئەم عملیەکەوێ سلوبی من لە شەرحا کاک سامان چۆنە ئێستا جەنابەت پێمەڵی لە کام ڕێگای بچم بۆ کەرکووک من پێتەڵێم وەڵا ئەم ڕێگای هەیە مەڕۆ ئەم ڕێگای بڕۆ بەس لێمە پرسی بۆ منیش پێتەڵێم وەڵا ئەمە مینی لێە تاسەی زۆر گەوری لێە پڕە لە تانکەر و لۆری و داعشی لێ و زەردەی لێە منیش دێم بۆ بینەرانی خۆشەویست کە ئێستا پێ بڵێم لوقمە قازی مەخۆ وەڵا لوقمە قازی خۆشە بەڵام ئەگەر پێی بڵێم لوقمە قازی مەخۆ چونکە ئەم سوودانەی کە خوای گەورە بۆی داناوی لە ڕۆژوە لە دەستەدەی تەسیری ئەبێ قسەکەی من منیش بۆیە بۆ دەستم کرد سوودەکانی زۆر زۆرن بۆ نمونە حتاوانەی خەمۆچیان هەیەوانەی ئەدیچیان هەیە میکرۆبەکانی ناوری خۆڵە دەورە بینێ بۆ حاڵەتی نەفسی ئێمە بە ڕۆژوە بین ئەو میکرۆبانە هەر هەمویان باشەکان زیادەکەن خراپەکان کەمەکەنەوە کەواتە یەکەم شت بابینە سەر بەربانگ ئەوە باشە بە دڵی جەنابە بۆ نمونە شەربەتی لێ لوقمە قازی لێ خوڕمای لێ شۆربای لێ مریشتی لێ برنجی لێ شلەی لێ هەموو ئەمانەدانرا بەڕاستی باڵێ باشە ئێمە دەین چیەکەین ئەڵێن ئەوانەی نەخۆشن و قەڵەون ئەوانەی تەندروستن باش نییە ئەوانیان نەخۆشن و قەڵەون هەرچی تامی شیرینە نەیخۆن ئەیترەمە لوقمە قازی بێ شەربەت بێ حتا خوڕماکەش مەخۆن باش ئەمە هی مێوژە مەسروشتی ئەمی هەنارە هەر هەمووی ڕاست نییە هیچی ڕاست نییە حتا شەکری میوەش کە ئێمە بە سروشتی ئەزانی ئەچێتە جگەرەوە بێتە چۆری جگەر نەخۆشمانەخە ئەنجا بێن چی بکەن ئەمانەی کە ئەم نەخۆشیانیان هەیە بانگەیە وەرە پەرداخی ئاو بخۆ ماستاوە خۆیتەوە دۆ خۆیتەوە دۆکە باشترە چکە پرۆتینی زیاترۆک لە ماستا ئەنجا وەرە قاپێ نیسکێنە بخۆ زەخت و شەکرش هەبێ خەمن نەبێ قاپێ نیسکێنە بخۆ بەس برنجیتیان نەبێ ئەنجا ئەبێ چارێکێ 20 دقە مەجال بی بە معیدەت یعنی ئێمە ئەبێ بەربانگ بکەین بە 2 یا 3 بەش نەک بە یەک بەش نەک یەکسەر دانیشین زۆر بۆ 16 ساعتە لەشی مرۆڤ زیرەکە 16 ساعتە من سیارە ئەگەر ئیشنەکە بۆ هینە ئەگەر ئیشم پێینە ئەیژێنمە بۆچی ئیشی پێکەم من کەنان نەخۆم 16 ساعت بڕۆژوم من لەشی من خوێن بۆچی بنێرە بۆ معیدە معیدە ئیشی پێی نییە حەسراحەتە ئەینێرە بۆ مێشک نێرە بۆ ماسوورکە بۆ دڵ بۆ جگەر شتێکی زۆر عەزیمە لەبەرەوە من بێم لە پڕ خواردنێکی زۆر بخۆم یەکەم معیدە هەزمی ناکە لە معیدا زۆرە مێنێتەوە ئەنجا تەسیر لە هەناسەمانەکە ئەنجاوانی زەخت و شەکریان هەیە تەسیر لە دڵیانەکە لەبەرەوە نیسکەکە بخۆ خەڵاسی دەستنێوش هەڵەگری نوێش بکە چارێکی 20 دقە چاوەڕێکە ئەنجاوەرە ئەنجا ئێوە چی بکەن ئەوانەی زەخت و شەکرەتان هەیە و ئەوانەی قەڵەون قەت زەڵاتەمە خەناخی دایم زەڵاتەکە لە پێشەوە بێ و قاپێکی گەورە نەبێ زەڵاتە چکە زەڵاتە پرۆتینی نیە و زەی نییە زەڵاتە خواردنی لەشی مرۆڤ نییە خواردنی ئەو میکرۆبانەی لە ریخۆڵی ئێمەیە پێویستیان بە فایبەرە کەواتە قاپێکی بچووکە خۆم خارێک و تەماتێک بەڵام دووشت زەرورە تێکەن یەکەم سرکەی سێو کە سرکەی سێ و زەخت و شەکرا هێنێتە خوارێ و هەڵمژینی نیشاستە لە برنجونانەکە هێواشە کاتەوە لەبەرەوە شەکرما بەرز ناکاتەوە سرکەی سێوی تێکە ئەگەر هی ئەسلیتان دەستکەوتیکەن و زەیتی زەیتونیش ئەگەر چاوریکەی هێواشتر نیشاستەکان هەڵەمژرێ کە زەڵاتەکەتەوە ئەنجاوەرە شلە و برنج و گۆشت بریشکەکە دانێ ئەمانە پێکەوە بیان خۆ بەڵام گۆشتەکە لە باتی ڕانێ بکە بە دووڕان شلەکە لە باتی قاپێ بکە بە دوو قاپ برنجەکە ساوەرەکە قەرە خەرمانەکە لە باتی قاپێ بکە بە نێو قاپ یعنی تۆ هەموویە خۆی بەڵام تۆ جیاوازی لەوەی کەسێک کە قەڵەونی و نەخۆشی نیە ئەوە بکە
ئەنجا هەر حەز لە شیرینیە پەیچێکە وەرە دەنگێ خورما بخۆ وەرە دەنگێ نیو لقمە قازی بخۆ نیو بامیە بخۆ باایی نەفسەکە بەس نەک یەکسەر لە ڕۆژەکە بیشکێنی وەرە دوای نانەکە بیخۆ کە مەعیدەی تۆ خواردنی تایە ئەم شەکری ئەم لقمە قازیینە ئەچێت تێکەڵێوانە بێ شەکرەکەت بەرز ناکاتەوە زەختت بەرز ناکات ئەو ماوەی شتێکەوترا دوکتۆریان و دوای نانخواردن شیرینی بخۆی جۆرێکە لازیمە بۆ مەعیدەشتی وایە نەخێر زەرری هەیە بەس ئەوەیە لەو کاتە زەرەکەی کەمترە بەڵێ ئەنجا دێن ئەوانەی کە زەعیفن و هیچ نەخۆشیەکیان نییە من لێرەوە پیانەڵێم بە خورمایشکێنی بە لقمە قازیەشکێنی بە بامێشکێنی ئەنجا شەربەتی مێوژە خۆی هەنارە خۆی نیسکێنا خۆی ئەمە قەڵەو نابێت ئەستا پێتەڵێن بەچی قەڵەو نابێت ئەمە احتیما دەکات سەرەوەی من پاشێوەکەم یانە باش ئەگەر پاشێو ناکەن شیرینی خۆتان بخۆن لە بەربانگە چکە یەک ژەمە ئەگەر پاشێوەکەن نابێت شەربەتی تیاابێ نابێت شیرینی تیاابێ بەڵام نان و برنجەکە چەند ئەخۆن بخۆن حەزەکەی یەک منجڵ یاپراخ بخۆ کفتە بخۆ کە ئەچیتە دەرەوە لەگەڵمان و ناڵە پیتزا بخۆ کەنتاچی بخۆ لەفە بخۆ هەمبەرگەر بۆ یەک ئەمە بۆ بەربانگ بۆ باوەڕم پێ کاک سامان قاپێکی ئەوەندە برنج خۆ بەقەدە یەک پاقلاوە زەرری نییە هەندێک کەس ئەڵێ من لە ڕەمەزانە قەڵاو بم خەڵک قەڵەو نابێ بە خواردن خوای گەورەکە ڕەمەزانی بۆ دانای خواردن هەبوو ئەمان خوارد بەڵام شیرینی نەبوو لقڕقازی نەبوو بپسی و عەسیر نەبوو فانتا نەبوو ئەم شتانە نەبوو یاوەی کە سونەتە باسیەکان ئەڵێ بەدنکە خوورمانی بەژۆکشکان و بەڵێ ئەوش پێم وانێ دوورکە خوورما ئەو زەرەرە بانی ئەتوانە بڵێم هیچ زەرەی نییە چکە یەکەم خوورما یەکێکە لەو میوانەیە کە پرۆتینی تایە ڕیشاڵی تایە شەکرەکەشی فرکتۆزە ناچێتە خوێن شەکری خوێن بەرز ناکە ئەچێتە جگەر ئێگۆڕێ بۆ چۆری بەڵام بە یەک دەن خورما ئەو زەرەر ناوێت لە بەرەوە یەک دەن خورما بیشکێن ئەمە تاڵ با بینە سە پاشەوەکەوتم پاشەو بەڵێ چکە پاشێ زۆ گرنگە بۆ هەنێک ینی خەڵک خوی پێوە گرتووە هەندێ ماڵێ ئێستاش شەودان شش لەو برنج لێنێن بەڵێ ئەی خۆن هەنێکێ بە ماست و پەنیر و سوزانەوەم شتان هەندێکی شەیە ئەو باشتر کە جناب ڕەنگە لەگەڵیبی هەر پاشێ و ناکەن بە ڕۆژ بۆ کەسانی کە گەنجن پاشێوە مەکەن بۆ ئەوانەی کە نەخۆشن تەمەنیان هەیە پێویستیان بە پاشێەوە بۆی دووژەم پرۆتینی تیاابێ بۆی ماسوولکان نەپوچێتەوە لەبەرەوە ئەوانەی لە چلو بەسەرەوەن پێم باشە پاشێ بکەن ئەگەر نەخۆشن ئەگەر زەخت و شەکریان هەیە ئەگەر تەندروستن ئەتوانن نەیخۆن پێویستیان پێ بەڵام ئەگەر پاشێوتان خوارد هەوڵدان چێشت مەخۆن هەمومان بینیمانە کاک سامان کە نانی بەیانی خۆین هەتان یۆڕۆ تینیمان نییە یەک پەرداخاو ناخۆینەوە هەرەوە نانی یۆڕۆمان خوارد تا عسر 5-6 پەرداخ خۆینەوە خواردن نان و برنج و گۆشت و شلە تینیمانەکە و مشکلەی ڕەمەزان تینێتەکەیە نەکسبەرسێتەکە لەبەرەوە باشترین حەلبوانەی کە پاشێوەکەن بڕۆکو ژەمی بەیانیانی لێ بکە باشترین پرۆتین لە هێرکە و لە پەنیرە هەیە نەک پەنیری ناوبازار پەنیری کوردی بێ پەنیری هەندێ بازار هەیە لەم شارە قاڵبی هۆڵندی و انگلیزی هەن قاڵبی گەورەی ئیتر 10 کیلۆ تۆ 4 کیلۆ کڕی ئیتر بە حسابە ئیکڕی ئەوانە پەنیرن لەگەڵ ئەوەی کوردیەکە ئەوانە بخۆ بەکو بڵێ ئەزانی چۆنە پرۆتین کاک سامان لەشی ئێمە دیوارێکە لە بلۆک دروستمان کردو وڵا ئەو بلۆک بۆی بخێنە جێ خۆی پێیسمان بەچیمەتۆە لمە چەوە ئاوە پرۆتینەکە ئەساسی لەشی مرۆڤە پرۆتینەکە لە هێلکە و پەنیرە هەیە بۆچی من تەرکیزەکەمە سەر ئەمە هەندێک کەس ئەچێ پاشێوەکە پارچێنان و ماستەخوا ئەو باش نییە ئەچێ دوو گوێزەخوا ئەو باش نییە ئەچێ خیارێکە خوا نەخێرەوە باش نییە ئەبێ پرۆتینی تیاابێ پرۆتینی ئاژەڵی کە ئەبێتە گۆشت و مریشک ئەوە تونیومانەکە زۆر بۆچی تونیومانەکە لەشی مرۆڤ زیرەکە زۆری خەڵک ماستەخوا دکتۆر ماست پرۆتینی زۆر کەمە لە 150 ئەنجا لەشی مرۆڤ زیرەکە بۆچی ئێمە کە گۆشت خۆین تونیمانە بێ باڵە چونکە پرۆتین کاربۆنە هایدرۆژین ئۆکسیجنە نایترۆژین نابێت لە لەشە زۆر بێ لەبەرەوە ئێمە کە ئەوە خۆین گورسیلە ئیشی چێوەکو فلتەرێکە بێ ئاو زۆر بخۆینەوە بۆی ئەو ناترۆژین لەگەڵ فلترا بچێتە دەرێ بەڵام ئێمە کە بە ڕۆژۆوین ئێمە ئاوکەمە خۆینەوە تاهین یە قەتراو ناخۆینەوە ئەو ناترۆژینە لەشی مرۆڤ ئامێنێتەوە لەبەرەوە هەوڵدەن گۆشت و مریشکەکە لە بەربانگا بیخۆن بەڵام لە پاشەوە مەیخۆن لە پاشەوە هێلکە و پەنیرەکە بخۆن لەگەڵ ماستە دوو دەنگ گوێزە 5-6 دەنگ زەیتونە تەماتەیەکە خیارێکە بەڵام ئەوانەی زەعیفن ئەتوانن بەنانەوە بیخۆن ئەوانەی قەڵەون نەخۆشیان هەیە بە بێنان بیخۆن زۆر باشە
من ڕەنگە هەندێک لەو برادرانەی ئێرەم یانی ئەم لەم ڕۆژای گوێم لێیانە بێ زۆرێک لە ڕۆژوگرانی ژیانی بۆ تووشی سەرێشە بە مەستەکەم بەرچاو مەها تاریکە بێهێزە بم ئەمەش ڕوو ئەدا باڵێ نەزانی بۆ کاک سامان خی گەورە لێکسز و وەنەوشە یاوە بە ئێمە وەڵام ئێمە کردومانە بە تراکتۆر ئەو نەمان سەقەت کردووە بنزینی سەقەت و ئاوی سەقەت و تاایە چاک ناکەین سیانەی ناکەین خی گەورە عقل و ڕۆح یاو بە ئێمە ئەم لەشە سیارەکەی کە پێ جوڵی باش ئەم بینەرە خۆشەویستانە با یەک خۆیان چێ ئێستا ئەم بینێ با بیر بکاتەوە کام سیارەی حەزلیەتی بە خەو حەزی لێ بێ بە مۆچی بەڵام پێڵم هەموو ژیانە تەنها ئەو سیارێتە بێ ئاگەر لی نابێ بەڵێ ئاگەر لێ ناتوانانی بیگۆڕی ئەم لە شە شوایە ناتوانین بیگۆڕین کاکسامە لەبەرەوە عەزەمەتیش دروست کراوە چۆن ئێمە ئەم لە شە تەسەورکە لە ماڵەوەین ژووری زەخیرەمان هەیە باشە ئەگەر دوکان داخرا پێنجشەمە جومعەیە جەژنە نازام چیە بەڵام من ژووری زەخیرم هەیە ئەگەر دوکان داخرا ژووری زەخیرە قەپاتە ئیمانێت شوێنەکە ناوێت ئەمرین لە برسا باشە ئەم لەشە وزەی خەزم کردووە باش کەمترین کەس لەشی 15 کیلۆ چوری خەزم کردووە هەر کیلۆ چوری 9000 کالۆریە یعنی 135,000 کالۆری تۆ بڵێ 120,000 کالۆری ڕۆژی دوان خەزم سەرفکەن یعنی بەشی 60 ڕۆژ وزیان هەیە خەزنیان کردووە بەڵام قەڵاوبی کەواتە ئینسۆلینت بەرزە ئینسۆلین ئەو قفڵەیە کە لە دەرگای ژووری زەخیرە ئەدرێ من ئێستا فەحسم کردو تۆ سیروان ئینسۆلین پێش نانیوانی ئەبێ لە 6 کەمتر بێ هی من چوارە بەس نەخۆشم هەیە هاتووە قەڵەوە هیچی نەخواردەوە ئینسۆلینەکەی 37 هەرزەکار هاتوو ئینسولینەکەی 111 ێکەواتە ئەمە هێشتا هیچی نەخواردە ژووری زەخیرە داخراوە بۆی ئەو کەسانی شکریان هێڵەیە ئەکا کە من شکرەکەم هیچ نەخۆم ئەکۆم بە عەرزە طبعاً چونکە ئەو 20 کیلۆ چەوری خەزم کردووە خواردنی وزەی 3 مانگی خەزم کردووە بەڵام ئینسۆلین ناتوانێت استفادەیەوە کە لەبەرەوە کێوە بە عەرزە کەواتە ئەم بە ڕێزانە پێش ئەوەی ڕەمەزان دەست پێ بکە بانیان هەرچیان خواردیوە بەنانەوە نیۆڕان یان نان و برنجە ئێواران نان و برنجە دایم ئینسۆلینیان بەرزە لەبەرە ئەم لەشە دایم کە ئینسۆلینی بەرز بێ ناتوانێت چەوری بسووتێنێ لەبەرە ژووری زەخیرە داخراوە لەبەرەوە یەک ژەمتەرکە کەوی بە عەرزە بۆ نمونە من ئێستا 7 ساڵە ژەمی بانیان ناخۆم ئەوە 2 ساڵ زیاتر ژەمی نیۆڕۆژ ناخۆم یەک ژەمە خۆم بانیان هەڵەسم حوت چم بۆ زانکۆ ئەنجا لێەوە ئەچم بۆ عیادە لە سەعایەک جارێوە تا 12 شەو جاریکان ڕۆژ و نیوێک 36 سعات جمعە سعات حوت نانیێوارم خۆن هەتا بانی بۆ شەممە 12 شەو ئەنجا نانم خوارد تقریبا 36 سعات بوو بۆ نەکەوتم عەرزە تەمەنم 6 ساڵە ژووری زەخیرم کراوەیە ئینسۆلینم نزم بەڵام تۆ ئاو قاو خواردووە لەگەڵ بەڵێوە هەنێوەش تۆزێ بەردڵە گریانی بۆی کە مقاومەیە دروستکە هەر ئەو نیە بۆی لە شت تووشک نەبێتەوە چونکە من ئەوە 2 ساڵە بەردامم ڕۆژی ڕەمەزان کە ئاو ناخۆی یەک مانگە ئەو نیە بڵێ زۆر بێت زۆر باشە باشە دکتۆر بۆچیە وترێ بۆ نمونە ئەمەی باسی کاریگەریەکان ڕۆژوم بۆکەی بۆ ئافرەتێک کە دووگیان بێ بۆ نابێ بە ڕۆژوبەیە شیر دەربێ من ئێستا پێژینیوە زۆرم کرد لەسەر مۆزوعەکان سامان لەبەرەوە بە ئەچیدی پیانەڵێم یەکەمیان ئێمە دووگیان 3 مەرحەلەیە سێ مانگ دابەشێکەکەی مەرحەلەی یەکەم ئەو مناڵە دروست دەبێ باش مەرحەلەی دووهەم ئۆرگانەکانی گەشاکە مەرحەلەی سێهەم نیشینێکی کەمی ماوە لە 3 مانگی یەکەمە بە هیچ شێوێک ناوێ بە ڕۆژوو بۆ من دێم پرسیارێک ئەوەیە ئێمە کە نەخۆشەکەین شتیامان کەمە بێ بەڵام دووجان بین بە ێزووەکەین بۆ خوای گەورە لەشی مرۆڤی دروست کردووە لە دوو حاڵەتی ژیانە شتیهامان زیادەکە یەکەم لە دووجانیا دوو لە هەرزەکاریە چونکە تۆ دی کۆرپێک دروستەکەی پێویستی بە خانەیە ئەو خانەیە بێ دروستیکەی لەبەرەوە تۆ بێ ئەو خواردنەی بیخۆی بێجگە لە پێویستی خۆت ئەبێت تۆ زیاتر بێ بۆی بتوانێت و کۆرپێ دروست هێ تۆی بێ بە ڕۆژوبی ئەکەوێتە حاڵەتی کیتۆسەوە کیتۆنەکان لە خوێن تا بەرزبێتەوە یەکەم خوێن ترشە بێ بۆ کۆرپێش باش نییە دووهەم تۆ دی ئەو خواردنە زۆرە ناخۆیت چونکە مەعیدە بچووک بۆتەوە لەبەرەوە لە 3 مانگی یەکەم بە هیچ شێوێ لەگەڵیانی 3 مانگی دووهەم لە 3 تا 6 مانگ فەرقەکە
ئایا گەنجی سەحەتت باشە تۆزێ قەڵەوی بەس لەژێر چاودێری بی لەژێر چاودێری دکتۆرا بیکە ئەگەر زەعیفی و هەستەکەی بێهێزی و خوێنت کەمە نەخێرمەیکە 7 و 8 و 9 مانگ ئەتوان بڵێم زۆربیان ئەتوانن بیکەن ئەم قسانە لە چیەوە هاتوو ئەمە ڕێی من نییە دکتۆر سیڤان لێرە شتێک هەیە بۆ شتەکان لە 100% نییە تۆ ناتوانانی دووجانێک بێنی و بڵێ وەرە بە ڕۆژوو بە بزانین ئایا کۆرپەکەت لەبارە چیانە ئەوە قەتڵە ناکرێت هەر ناحەیە ئەخلاقیش ناکرێت بەڵام لە ئەڵمانیا و لە ئۆروپا و لە لەندەن هاتوون لە خستەخانەکانە سەیریان کردو ئەو ئافراتانی دووجیانن و دکتۆر نەسیحەتی کردوون بە ڕۆژوو نەبن بەڵام هەر ڕۆژویان گرت و هەر بە ڕۆژوو بوون ئیمانەکانە و نەبەقۆتە هاتوون سەیریان کردووە گۆڕانکاریەکان ئایا مناڵکە لەدایک بۆ سەیریان کردووە ئەگەر لە 6 مانگێکەمە بە ڕۆژوو بن عادەتەن ئەو مناڵە کێشی کەمترە بێت تقریبا 1 کیلۆ کێشی کەمترە هەندێکیان ئۆرگانەکانیان گەشەی تەواویان نەکرد بەڵام ئەوانەی لە 7 و 8 9 مانگا بوون ئەتوان بڵێن زۆربیان بەباشی لەدایک بوون مشکلیان لەبەرەوە ئەمە قسەکەی من یەمە سەر ئەخیر چییە ئەبێ خۆتان قەرار بن بەڵام هەتا 6 مانگ 3 مانگ یەکەم هیچ مەیگرن 3 بۆ 6 تەمەنت 35 و ئەمە سێ هەم سکە و تۆزێ ها زەختت هەیە تۆزە شەکرێتێ مەیگرە 7 و 8 ئەتوانی لەژێر چاودێری دکتۆرابی چییە من بە ڕۆژەوە بەمیام سعات 4 عسر زەخت مەگرم شەکرە مەگرم بزانم یاریەکە یان مسەیترە و بە ڕۆژ من ڕۆژۆکە ئەگرم ناڵێم تاوا هەموو مانگەکەم ڕۆژ بە ڕۆژ زۆر باش ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە عەزیمترین شتە ڕۆژوو بۆ ئەوان ینی من زۆر جا بیستومە لە پزیشکەکان کە بۆ نمونە لەبەرەوەی عیلاجی هەیە یا نەخۆشی لێ نابێ بە ڕۆژوو ئەمە تا چەنە دروستە بۆ ئێستا تۆڵێ عەزیمە زۆر بە تایبەتی بۆ کەسانی کە عەجزی دڵیان هەیە و ماسوولکەی دڵیان زەعیفە زۆربەی ئەوانەی ماسوولکەی دڵیان زەعیفە کاک سامان چێ تووشی نەخۆشی دڵە بێ ئەوانی شەکریان هەیە یعنی ئەڵێ یەکەم هۆکار بۆ مردنی مرۆڤ لەسەر ڕووی زەمین جەڵتەی دڵە بەڵام چێ تووشی جەڵتەی دڵە بێ زۆربیان ئەوانەی شەکریان هەیە نەخۆشی شەکرە بە بەرزبوونی شەکر و داوەزینی شەکر نامرن جەڵتەی دڵە جەڵتەی دەماغە شێرپەنجەیە ئەم شەکرە زۆرە وان لێکە عەزیەتی ماسوولکەی دڵەیە هاتوون تێژینەوەیان کردووە سەیریان کردووە ئەگەر بیخەنە سەر کیتۆ بەرنامەی کیتۆ ئەم ماسوولکەی دڵە کیتۆکە پاکترین بەنزینە بۆ ئەم ماسوولکەیە وای لێ هاتووە ماسوولکەکە بە قووەتر و بە چالاکتر ئیشی کردووە ئێ حاڵەتی ڕۆژوو هەرکی تۆیە تۆکەویتە چۆری سووتاندن بەس لێرەیەک مشکلەمان هەیە ئەو نەخواردنەکەیە کەواتە دێنەوە سەر ئەوە چێ نەخۆشی دڵی هەیە تەمەنی چەنە قورسی نەخۆشیەکەی چەنە چەند حەبوو دەرمانەخوا بەڵام ئێمە نابێ بڵێن قەتعەن بۆت نییە کەواتە ئەبێ دکتۆری خۆراک و دکتۆری دەرمان بۆ ئەبێ دکتۆری خۆراک لەم مەجالای بێ کاک ئێمە ئەم نەخۆشیانە لە کولی طب کە دەرس بە تەلەباڵێن دکتۆرەکان کەینە سەر تەلەڤیزیۆن پێڵێن میتابۆلیک سندرۆم یعنی مەجموعەیە نەخۆشی سندرۆمە کە هۆکارەکەی تێکچوونی میتابۆلیزمی لەشە تێکچوونی میتابۆلیزمی لەش چییە شێوەی سەرەکی خواردنە ئەنجاخەوە ئەنج جوڵەیە ئەمانە میکرۆب نین زەخت و شەکرە ئێمە لە ڕێی میکرۆبە تووشی نابین کەواتە ناتوانین لە ڕێی حەبوو دەرمانەوە چاچیکەین ئەبێ لە ڕێی ئەم سێشتەوە خواردنە خەوا لایفستایلە جوڵەیە ئەتوانین لە ڕێی ئەوە چاچیکەین کەواتە ئێمە ئەبێ وای لێ بکەین ئەو دکتۆرێک کە حەبوو دەرمان و شارەزاییە کە من نیمە لەگەڵ بەر دکتۆری خۆراک کە دکتۆری حەبوو دەرمانەکە نیەتی دەست بخەنە دەستیەکەوە ئەتوانن هەر هەمویان و زۆربیان ڕۆژوش بگرن زۆر بە باشیش بۆ ئەوانەی کە بۆ نمونە نەخۆشی گورچیلیانەیە یا کابرا پێویستی بۆیە لە هەفتێکا 2 جار غەسلی گورچیلە بکە بەڵێ ئەمە چی بکا بۆ گەشت بێتە غەسلی گورچیلە ئەوە زەحمەتە بەڵام عەجزی گورچیلەی دەرەجە یا ڕمڵیە یا ئەتیابی گورچیلەیە بەڵێ ئەمانە ئەچی جیاوازیە تەڵات بەڵێ آخر خۆی ڕملەکە لە چی دروستە بێت یەکەم لە خواردنی غەڵەتە ئێمە کە بە ڕۆژوە بین ئەو خواردنە ناخۆین لەبەرەوە سەیریان کردووە بە تایبەتی ئەگەر تەوان لێرە فەرقی هەیە ڕەمەزان ئایا لە زستانە لە بەهارایان لە هاوینایە ئەوانێ ڕەملی گورچیلانێ و مشکلی گورچینیان لە هاوینە ئەوە بەعام نەیگرن باشترە بەس وەکو ئێستا جەوێکی خۆشە حتا ئەڵێ عەجزی گورچیلێ دەرەجە یەک بیخرە سەر ڕۆژوو ئەو گورچیلەیە چی عەزیەتی داوە شەکر و ئەگەر بچینە خستخانەی شار سیرکەن ئەوانەی غەسلی گورچیلەیان بووەکەن هەر هەمویان نەخۆشی شەکرانە ئێدە من بێم بە ڕۆژوو بووم شەکر داوەزێ
کەواتە ئەو خانەی گورچیلێ ئەو فلتەرێ گورچیلەیە چی بەکارێنێ چەورەکان و کیتۆنەکان وردە چاکە بێتەوە یان توێژینەوە هەیە ئەڵێ زەعیفبوون و عەجزی گورچیلێ دەرەجەیەک لە ڕێی کیتۆ لە ڕێی ڕۆژووی زانست و ئەتوانی چاکی کەیتەوە و من نەخۆشم هەیە کە هاتوون فەحسێکەکەی بڵێن EGFR Glomerular Filtration Rate هاتووە تەمەنی 70 ساڵە زەختی هەیە EGFR-ەکە بێت لە 90 زیاتر بێ هی ئەم 43 بووە دوای مانگێک چۆتە 63 دوای مانگێک گەشتۆتە 81 دوای مانگێک گەشتۆتە 90 لەشی مرۆڤ خوای گەورەوای دروستی کردووە هەتا آخر لەحظە لە ژیانمانە ئێمە ئەتوانی چاکیکەین و هەموو ئۆرگانێک نەخۆشێکیان بۆ هێناوم ئافرەتێکە تەمەنی 45 بێ پێش 6 ساڵ جەڵتەی دەماغ لێیا بوو نێتوانی هەستێتە سەر پێ نێتوانی بە پێوە بڕوا قسەکردنی خراپ بوو ئەمە 5 یا 6 مانگم ڕاجعی منەکە ئێستا بە پێ خۆی ڕوا جا ئێمە لە کولی تەبەی خوێنین ئەڵێن کە جەڵتەی دەماغ لێمانەیە لە ماوەی 6 مانگ هەرچی هاتەوە ئیتر هەرەوەیە دوایەوە دروست نابێ دەخێر نەخێر وما ئۆتیتمە علمی لاقەلێ لە ئەمە ئافرەتە ئێستا بە پێ خۆی ڕوا ئێستا تەمرینی سکواتەکە یعنیەتە خوارێ و بەرزە بێتەوە ماسوولکەی ڕانی بەقوت کردو قسەکردنی باشترە کە هادەمی خوار بوو ئێستا دەم خواردبوونی باشتر بووە و بەو 45 ساڵە بەجاڵ ڕێگەی خواردنەوە بەس خواردن پاک سامان 25 کیلۆ دابەزیوە ئێدە ئێمە بە خەڵکیڵێن وەڵا ئەگەر وەرزش نەگەی دانابەزی دەمە جەڵتە لی داوە لە جێگای کەوتو بوو ئێستا هەستاواتە سەر پێ 25 کیلۆ دابەزیوە کەواتە لەشی مرۆڤ ئەوەندە بەقووەتە ئەوەندە جوانە ئەوەندە بەتوانایە ئەتوانی هەموو شتێک چاکەیتەوە زۆر باش ئەگە من بێمە سەر مەعیدە دکتۆر هەر لە کۆ نازام تا من لە ڕوو عیلمیەکەوتە ئەڵێن مەعیدە ئیشی ئاوایە یعنی وەکوین وایە دە ساڵ چۆشتا ئەمە ئەگەر هیچی تیانە بێ زۆر جاوترێمە قورعی مەعیدە لەمەوە دروستە بێ ئەی چۆن بۆ منێکی ڕۆژوگەر 15-16 ساعت 7 ساعتان ناخۆم مەعیدەما زۆر جاڵێ قورعی مەعیدە لەوە دروستە بێ یا توێژینە هەیە لێڵێن نەخێر تۆ برسیت بێ برینی مەعیدەت چاکە بێتەوە کامیان دروستە گە دیوە زانستەکەی پێمان بڵێ هەردووشی دروستە ئێمە دوونەوە قورحەمان هەیە قورحەی مەعیدەیە قورحەی دوانزەگرێ هەیە باڵێ قورحەی مەعیدە کەنانە خۆی ئێشێت چونکە کەنانە خۆی مەعیدەی تۆ ترشی فرازەکە و ئەوە پێنێتەوە قورحەی دوانزەگرێ کە برسیتە بێ ئێشێت چونکە کە برسیتە بێ ترشی مەعیدە ئەچێ بۆ دوانزەگرێ و ئەزیێتیە باڵێ کەواتە بە پێی توێژینەوەکان ئەڵێ ئەوە قورحەی هەیە نابێ بەڕۆژوو بێ چونکە قسەکەی جەنابتم باوکم کاتی خۆی حاجی و قورحەی دوانزەگرێ هەبوو وتم حاجی عەبدوڵڵا بە ڕۆژوومەوەتی نەخێر هەر بە ڕۆژۆ بوو تووشی نەزیفێ بوو دوو بتڵ خوێنمان تێکرد ئەنجا خوا ڕەحمی پێ لەبەر بۆوانەی قورحان هەیە ناتوان نەیکەن باشترە زۆر باشترە کە نەیکەن ئەو قورحانە نەزیف بێ یان بتەقێ ژیانیان زۆر لە مەترسیان ئەوەی نەی بێیانی نمونە کەسێکی ئاسایی قورحەی نەبێ بەڵێ ینی من مەبستم ئەو ڕوونکنێکە بۆ جەنابتمە ینی بۆچی ئەوترێت دایم با مەعیدە بەتاڵ نەبێ ئەم شتە زانستیە مەعیداوایشەکە یا حەقی بە ترشەڵۆکە ڕژێنێت و خواردن ئەزمەکە ئەگەر مەعیدە نابێ بەتاڵوێ خۆی گەورە ڕۆژی دانانە و کاتی خۆی گەورە ئێمەی دروست کرد ڕاوچی بنجارەوە بە سێ ڕۆژ خواردن نەبووە بیخۆین و ڕاو نەبووە بیخۆین بەعکسەوە مەعیدە شتێکی زیرەکە ئێمە کەنان بخۆین مەعیدە لە ڕۆژێکە 2 لترونی و ترشیە فرازەکە 2 لترونی و ئەو تێزابە فرازەکە بەڵام وەرە خواردن مەخۆ خۆ مەعیدە شێت بووە هەر لە خۆی ترشی فرازەکە نەخێر فرازی ناکە هەڵێ ئەگرێ وەکو پەنکریاس وایە تۆ وەرە بە ڕۆژوو بە 16 ساعت هیچ مەخۆ پەنکریاس دوو بەشە یەکەم ئینسولینێک حازرەکە لە میزەڵانێکە هەر ئەوەنەیە زمانم هەستی بە شیرینی کرد یەکسەر فرازی کرد ئەنجا کە گەیشتە مەعیدە وردەوە دەهیتر فرازەکە بەڵام ئەوە کەسانێکی تۆکەن بۆ مایەکی دوور و درێژ سیرەکەی مەرحەلەی یەکەمی فرازکردنی ئینسولینیان نامێنێ لەش زیرەکە ئەڵێ ماشە ئەم شیرینی ناخۆم بۆ چیم ئینسولینی حازرکەم حازری ناکەم منە بێ حازری کەم و دیسانەوە بێم پینی کەمەوە هەڵی وەشێنمە و خەزنی کەمەوە نایکە لەبەر ئەو قسەی ڕاست نییە مەعیدە نابێ بەتاڵ بێ نەخێر بەعکسەوە چی عەزیەتی مەعیدایە ئێمە قورحە لە چی دروستە بێ هاتینەوە سەر قورحە مەعیدە هەمومان جیپەمان خواردووە کاسامە گۆشت نییە مەعیدە باشە ئەی بۆ ئێمە کە گۆشتە خۆین مەعیدە ئەو تێزابە فرازەکە ئەو گۆشتە ئەتوێنێتەوە بەس مەعیدە خۆی ناتوێتەوە بۆ بخوای گەورە لە ناوە دیوارێکی بۆ داناوە مادەیەکی لینجی هەیە کە پێڵەن میوکاس ئەمە نایڵێ ئەم تێزابە عەزیەتی دیواری مەعیدەوە
کەواتە قورحە لە چی دروستە بێت زۆر ئاسانە یان ئەو کاتێک کە ترشی ئفرازەکرێت لە باتیەوە سەعاتێ بێ دوانوسیان زیادەکە یان هەرنێ خواردن هەیە دیواری ناوە عزیێتەیە ئەو دیوارەی ئەو گەچێک کە دایناوە نووسینەکە کۆتینەکە بەڵێ چ خواردنێک ئەبێتە هۆی ئفرازکردنی ترشی زۆر پێش هەمووستە سەوزە شەڵۆکی یەتۆ ناو دەمیۆگە لە چیۆ دروستە بێت ئاخرەوەی با ئەمە تەواو کەوەر و کەرەوز و ئێمە شێتی کەوەر و کەرەوز و کاهوو باشە ئێمە یەکێک کە قەبز بێ یەکی ئەگەر تەنها گۆشت خوا قەبزە بێ و یەکی ئەگەر قەبز بێ پێڵم بڕۆ سەوزە زۆر خۆ باشە لەشی مرۆڤ یا زیرەکە یا بێ مێشکە بۆ ئێمە کە گۆشتە خۆین هیچ نامێنێ فڕێنە تەنەکەی خۆڵ خۆ چوونە سەر ئاو عیب نەبێ و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست هەیە تەنەکەی خۆڵە وانە ئێ باشە بوو ئەگەر یەکێک نین بێت قەبز بێ پێڵم بڕۆ زەڵاتە بخۆ سەوزە بخۆ لەشی من پێویستی بینی لەم لاوای خوا لە خوارە و فڕێتە دەنەکەی خۆڵەکە بەس گۆشتەکە فڕەنە نا هەموو شتێکی پێویستە هەموو لەشی ئێمە گۆشتە ئەم پێستە گۆشتە ئەم لوتە ئەم زمانە ئەم چاوە هەموو شتێکمان گۆشت ئەنجا بێنە سەر ئەوەی پرسیارەکەی جەنابەت چی بوو پیاو کە زۆر قسەی کرد ئەو تەمینە هەیە تووشی هێنانەوەی ترشەڵۆکە بێت بۆ دەمی و ئەگە خۆم من خۆمان بەسەراتۆ جوارە لە خەوە یعنی خەی بۆ بخینچێ ماڵ ساڵبەتەوە ئەو زۆر ئاسانە ئێمە سیورێنچک ئێمە کە خواردن نەخۆین ئەم خواردن بەچی ئەگاتە مەعیدە سیورێنچک سۆندەیەەکە بەڵام کە خواردنەکە گەیشتە مەعیدە درگایەکە ئەکرێتەوە داخرێ ئەوە پێڵێن سەمام ماسوولکەیەکە ئەوەدا ئەو ماسوولکەی خۆی گەورە لە چی دروستی کردووە لە گۆشت سەمامە ئەو کەسانی بەعام گۆشت کەمەخۆن بە تایبەتی گۆشتی حیوان ئەو سەمامەشی لەبێ لەبەرەوە ترشەڵۆکی ئەگەڕێتەوە ئەنجا لێرە مشکلێکمان هەیە دیواری ناوی سوورێنچک و دیواری ناوی مەعیدە نییە ئەو گەچەی نییە کە بیپارێزە لەو ترشیە لەبەرەوە ئەگەر ئەم سەمامە شلبێ ئەو ترشە بگەڕێتەوە بۆ سوورێنچک ساڵێ دوان 5-20 لەوانێ بیکا بە شێر پەنجەی سوورێنچک مەری ئەنجا ئەگەڕێتەوە بە تابەتی لە کاتی خەوا ئەگەڕێتەوە جاریوە ئەچێتە بۆری هەناسەوە هەندێک کە ساڵە من حساسێ مەدایم کۆکەی هەیە خۆی نەخێری ئەوە نیە ئەو ترشەڵۆکی ئەو ترشەڵۆکیە تێزابە بۆیە تا 3 ڕۆژ ئێمە قوربانەیەش باشە لە چ حاڵەتێکە ئێمە بێژگە لە سەوزە زەڵاتە کە میوا خۆین ترشی زۆر فرازەکرێت کە شیرینیە خۆین ترشی زۆر فرازەکرێ کە پاقلاوە خۆین برسی کۆلا خۆین سیرەکە ئێمە ئەم ڕۆژانە هەموو ڕۆژە ئەوە خۆین دوو شتێکی زۆر گرنگ هەیە کاک سامان کە ئێمە تووشی ترشەڵۆکیەکە ئێمە کە عملیاتی خەڵکەکەین بە نازۆر دەرزیەک هەیە ئێخینە ناو سکی نەخۆشەکە وەلەوێ هەوای تیەکەین بۆ ئەوەی سکی نەخۆش بەرزکەینەوە بۆیە کە بە کامێرە بچوینە ناو سکی نەخۆشەکەەوە وەکو ژوورێکمان هەبێستا ئەم سەقفە ئەگەر بکەوێتە سەر ئەم عارزە ئێمە هیچ ناتوانین عملیاتکەین ئەبێ بەرزیکەینەوە بە هەوا بەرزیەکەینەوە ئەو کەسانی کە زەعیفن باڵێن کچێکی ناسک بێنە کە دەرزەکەی تیەکەین بە عملیاتی زراوە زەختی ناوسکی ناقسیەک ناقص 2 جیوەیە میلیمتر جیوە ئەوانەی کە قەڵەوەن 120-130 کیلۆن هەر ئەوەیە کە خینە ناوسکیانەوە یەکسەر پیشانیە زائد 16 زائد 18 میلیمتر جیوە زەختی ناوسکیان ئەوەنە زۆرە تەسیر لەو سەمامە کاشیلیەکە بۆیە زۆربەی ئەوانی ترشەڵۆکیان هەیە یان زۆر زەعیفن ماسوولکەیان نییە یان قەڵەون ورگیان هەیە ئەگەڕێتەوە بۆ دۆ زۆر باشە دکتۆر جاری وا هەیە لە مانگی ڕەمەزانە یان بەداخۆ دەستگاکانی ڕاگەاندنیش جۆرێک لە کەلتوریان هەیە زۆر خراپە بۆ کۆمەڵگە ئێمە وەکو زووم بەڕاستی بەرنامەی پارشێڤماندانەنە یعنی وا لە خەڵک بکەین ناچاری بکەین بە دیار کەناڵەکەی مۆدانیشێ تا سەها کاژمێ 34 بەیانی بۆی پارشێوەکەی کات و بخەوێت یعنی ئێوەمانانیش دایم ڕێنوێنی یەکەن لەوەی کە مرۆڤ دەبێت بەڕاستی تەندروست بخەوێت ئێستا یعنی وای لێ هاتووە لە ڕەمەزانە ئەم کەلتورە باوە لە بەتایبەتی لە کۆمەڵگای ئێمە خەڵک دانیشێت تا پارشێو ناخەوێت ئەم جا دوای ئەخەوێت نانێکە خوا و بەسەری ئاخەوێتەوە تا 12 نیۆڕۆڵ ناسێتەوە ئەمەم بۆ شەرحکە ئەمە چۆنە بەڕاست ڕووە تەندروستەکەی کامەیە ئێمە ببیکەین بمانەوە نەمانەوێت حتا خوای گەورەش لە قورئانە فەرموویەتی وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا و هەر خوای گەورە لەشی مرۆڤی وا دیزاین کردووە پرۆگرام کردووە
دەوروبەری بینی سەعات 10 بۆ 11 هۆرمۆنی خەو ئفرازەکە کە ناوی میلاتۆنینە بۆ ئەوی ئێمە پێش 12 شەو بخەوین و هەتا 5-6 بەیانی ئەنجا کۆرتیزۆن بەرزە بێتەوە ئەدرێناوین بەرزە بێت کەواتە ئەم لەشە 18 سەعات لە ئیشکردنایە ئەم 6 سەعاتە لە 12 شەوە تا 6 بەیانی لە سیانەیە هۆرمۆنی گەشە فرازەکرێ ماسوولکە دروستە بێتەوە چوری ئەسووتێ خانەی مێشک تازا بێتەوە بۆ نمونە من بە ڕۆژ ئەوەندە هیلاک بووم دووسێ خانەی مێشک مردوون من ئەبێ دروستی کەمەوە کەی دروستیەکەمە لە کاتی خەوە بەس چۆن دروستیەکەم من بانقێکی خوێنم هەیە وەکو هەویرە بەس قرارم نەوە ئەیکەم بە چیەک ئەیکەم بە کولیچە ئەیکەم بە محەلە پێڵێن چۆرەک مۆرەک ئەو شتانە ئەوە پێڵێن ستێم سێلز ئێمە کە لە دایکەبین بانقێکمان هەیە لەو خانانەی کە هێشتا هیچ نین خانەیەکی مێشک ئەمرێ یەکسەر بڕۆ خانەوەرە تۆ ببە بە خانی مێشک بچۆ بۆ مێشک خانی جگەر ئەمرێ ئەی خانەوەرە تۆ ببە بگۆڕێ بۆ خانی جگەر بڕۆ بۆ جگەر ئەنجا یەکی لە نەزەریەکان ئەڵێ ئێمە کە پیرە بین مەسەن خانێکی مێشک مردووە ئێمە لە باتیەوەی خانەکەی ببێ بە خانی مێشک بچێ بۆ مێشک ئەبێ بە خانی جگەر وەچێ بۆ مێشک خانی جگەر لە مێشکان ناتوانێت ئیش بکە خانی مێشک لە ناو جگەرە ناتوانیشکە بۆیە بەرەو پیریە ڕۆن بەرەو نەخۆشیە ڕۆین کەواتە خەو زۆر مهمە کاگ سامان هەموو ئەوانەی ئێستا ئەمبینن بەخۆشمەوە من 30 ساڵە چم بۆ ئیش بە سیارە جار وایە تەلەفۆنەکەم قساکەم بە تەلەفۆنە بە چاو سەیری جاداکەم بە سمێشکم لە شوێنی کێ ڕێگاکە ون ناکەم یەک شەو مەخەوە ڕێونەکە مێشک و لەشی مرۆڤ بۆیە خوای گەورە شەو ڕۆژی داناوە ئێمە ئەبێ بە شەو بخەوین باشە کەواتە وەڵامی پرسیاری جەنابەت ئەوەیە ئێمە ئایا ئێمە بێ 12 بخەین باشە ئەی پاشیۆ بکەنیانە بۆ چوونی من کاتێ پاشە و دانراوە لە جززیرە عەربی جززیرە ئای وڵاتیی گەرمە تەسەوەرەکەم پاشایەوە هەستا من هیچ نێوە بۆی دووسێ پەرداخ ئاو بخۆنەوە تۆزێ ماستێک بخۆنەوە هەر ئەوەندەیە بۆ ئەو نەبوو چێشتێکی زۆر بخۆن بۆیە من نەسیحەتی من و ڕێنمایم بۆ بینەرانی خۆشەویست ئەگەر ئەتوانی پاشێ و نەگری و بخەوی من تەسەوەرەکەم سوودەکەی بۆ تەندروستی زۆ زیاتر بێ ئەی باشە ئێمە هەر لە سەرەتای قسەکانی جەناب تا شتێکە دەرکان وتە خەڵکێکەیە ئەڵێ من لە جیاتیەوەی پێشم دابەزێ قەڵەوە بم هەر بەڕاستی ینی ئێمە ئەگەر بەو شێوەی کە جەنابەت باسیەکەی بەو شێوە تەندروستە مامەڵە لەگەڵ ڕۆژوو بکەین چەند کیلۆ دابەزین لە مانگێکە بەلایەن کەمەوە 6 بۆ 10 کیلۆ دابەزین ماشەڵڵا زۆر ئارەوەڵا ئەگەر بەو شێوەی کە ئێمە خۆمان دوورخەینەوە لە مۆزوعی شیرینی و بۆ نمونە کاربەت و لوقمەقازی ئەنجاوەکو وتم برنجەکە بخۆ بەزبیکە بە نیو قاپ بەڵام گۆشت و شلە و زەڵاتەکە بچوو بێ بەڵام شلە و گۆشتەکە زیادکەیش پرۆتینەکە زیادکەی ئەمە زۆر مهمە دوکتۆ خۆکاتی خۆشی لە ئیسلامە کە ڕۆژوو دانراوە بۆ ڕێخستنەوەی سیحەتی ئینسان و بۆ نمونە کەمکردنەوەی خۆراک بووە ئێمە قیسەکەمان بۆ نمونە 20 کە دەوڵەمەند هەست بە برسێتی فەقیر بکات و ئەم شتانەی تایە ئێمە دوای ڕەمەزانیش بۆ ڕانایین بەم جۆرە مامەڵە لەگەڵ لایفستایلی خۆماناکەین بەم جۆرە خواردن بخۆین یەک سەر بابەکەی جاران و تاڵ چونکە ئێمە بە هەڵەیە ڕۆشتین یعنی تەفسیرەکەی جەنابەت نیوەی ڕاستێکە یعنی ڕۆژوو پێش ئیسلام پێش مەسیحیەت پێش جوولەکە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو زۆربەی میلەتەکان لە ساڵێکە ماوەیەکیان هەبووە کە خواردنیان کەم کردوتەوە ئیتر هەر یەکە و بە جۆرێک مۆزۆ دیتۆکس بوو مۆزۆ تەندروستی بووە جا ئێمە وامان خسۆتە مێشکی خەڵکەوە خوای گەورە ڕۆژی داناوە بۆی هەست بە برسێتی خەڵک بکەین لەبەرەوە کە بەربانگیت من هەموو شتێک خۆم بەس ئەگەر بڵی نەخێر بێزگەلەوەی هەست بە برسێتی خەڵکەکەی بۆ تەندروستیشە بۆ دیتۆکسە چاوری جگەرای سووتێنی هەندێک ژەهر لە لەشتا بۆی بێتە دەرەوە لەبەرەوە زەرورە تۆ ڕێنماییت هەبێ بۆ بەربام و پاشێەوە من دڵنیام ئەگەر بەو شێوەیە و بۆ مەسجە قسە لەگەڵ خەڵکاکەین قەنەعەتەکەن بەس تۆ تەنها پێی بێ بڵێ وەڵاهی بۆی هەست بە برسێتیکە ئەڵێ باشەوە حەڤە سەعاتی چم نەخوارد هەستم بە برسێتیکە دەبابێم بەسراحەت بخۆم بەس ئەگەر پێی بڵێ خوای گەورەکە ڕۆژی داناوە ئەمە سوودەکانێتی و ئەگەر بەربانگت هەڵا بێ و پاشیوت هەڵا بێ ئەو سوودانە لە دەستەیە کە سوودی زۆر گەورە و عەزیمن لەوانەیە بیر بکاتەوە زۆر باشە ڕەنگە ئێمە لە مانگی ڕەمەزانانی کۆمەڵی خەڵکمانە بێ وەرزش بکەن حەزیان لە وەرزشکردنە جا هەنێکەی ئەڵێ
پێش بەربانگ تۆ وەرزشەکە بکەی سوودی زیاتر لێوەرەگری هەنێک شێڵێن نەخێت تۆ بڕۆ بەربانگەکەت بکەرەوە نان بخۆ دوای بڕۆ بۆ وەرزشکردن لای جەنابەت کامەیان تەندروستترە چاکترە هەردووچی تەندروستە بەس مەبەستەکە جیاوازە ئەگەر من بە تەمام خۆم زەعیف بکەم ورگم هەیە ئەبێ پێش بەربانگ بیکەم چونکە ئینسۆلین لە نزمترین ئاستایە دەرگای خانەی چەوری کراوەتەوە بڕۆ بە نیو سەعاتی تەمرینی پێش بەربانگ بەڵکو 2 سەعاتی دوای ناخواردن چەوریە سووتێنی بەڵام ئەگەر بتوێ ماسوولکە دروستکەی ئەوە 3-4 سەعات دوای ناخواردن کە مەعیدەت بەتاڵ بووە بڕۆ تەمرینی ئاسن بکە کەواتە پێش بەربانگ ئەگەر بتوێت چەوری سووتێنی کاردیۆ بکە ئاسن مەکە بەڵام دوای ناخواردن دوای بەربانگ کە بەربانگت کردو بڕۆ یاری ئاسن بکە کاردیۆمەکە بۆی ماسوولکە دروستکەی هەردووچی بە سوودن بەس هەریەکە بە شێوە باشە لەسەر ئەوانەی کە جگەرە خۆرن تۆ جا گرفتی ئەویان هەیە لە من جگەرە خۆرم و تەحمل ناکەم و یان نەخێر یەکسە بانگ هەیات ینی من بینیومە خۆم خورماکەی خواردو یەکسە جگەری داگیرسانەوە ئەمە بە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکرێت یا زەرەر و کاریگەریەکانی ڕاستەخۆ بۆ سەر جەستەی چییە بێت هەمومان نەزانین جگەرە زەرەری زۆرە و جگەرە کە زەرەری زۆرە مۆزۆع تەنها تووتنەکە نییە چکە تووتن من خاڵی خێزانەکەم و 103 ساڵ ژیا و معدل جگەرەیە کێشاو بەڵام تووتنی ئەسلی بوو لە فیەکرد ئەم جگەرانە ئێستا هەرەکەمەکەی هەفتا مادەی کیمیاوی تایە ئیتر ئەمە vەی پێوانەیە لەبەرەوە هەمووی زەرێکی زۆریە بۆ تەندروستی خەڵک کە جگەرە کێشە جگەرە ئالوودەیی ئەدمانە چێتە سەنتەری ئەدمان هۆرمۆنی دۆپامینی فرازەکە دڵم خۆشەکە بۆیە من ئەدمانیم بەس ئەم مانگی ڕەمەزانە بۆی ئیسباتەکە کە ئەتوانێت 16 سەعات جگەرە نەچێشێ و هیچی لێ نایێت بەڵام ڕۆژانی تر هەر ئەوەیە لە خەو هەستە ڕاکە جگەرەیە بۆ قورعانە کە لە خۆستام ئەو جگەرە نەچێشم من شێتە بووم ئێدا تا بەربانگ 16 سەعات جگەرە نشێشە و شێت نەبووی بیکە بە فرسەتێک وردە وردە کەمیکەوە واگەر بتانی تەرچیکەی باشتر ناتوانین تەرچیکەی ڕۆژی 3-4 جگەرە بچێشە 5 جگەرە بچێشە بۆی زەرە بە تەندروستیت نەگەێنی ئەن نەفسە لە ئەمارەتن بست و خی گەورە عقلیاوە بە ئێمە نەفسیشیا بێمەوە سێتەرەوە سەر نەفسا بکە زۆر سپاس دەکەم کاک دکتۆر سیروان عەبدوڵڵا چێژبەخشە لەگەڵ جەناب تاکە دانیشی گفتوگۆکەی لەسەرمە زانیاری زۆ بە سوود درکان زۆ سپاس بۆ جەنابت کە میوانی زوو سپاس بۆ جەنابیشتە زۆر سپاس بۆ دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆری نەخۆشەکانی قەڵەوی و خۆراک کە لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەوی ئەو کتاب.